ئازانیەمە دووبارە سڵاوتان لەبێ بەردەوام لەگەڵتان و ئەچین لای تەورێم ئێوارەی پرۆگرامەکەمان لە نێو فیستیڤالی گەلاوێژە وەکو ئەمەژەوان پێکردووە کە سەدان ناونیشانی کتێب نمایش ئەکرێن و خوێنەر دەتوانن سوودیان لێوەرگرن. یەکێک لە دیارترین کتێبەکانی ئەمساڵ کتێبی بیرەوەریەکانی موسا ئەنتەرە کە بێگومان بەپێی وتەی بەشێک لە سەردانیکەرانی نێو فیستیڤالەکە تاوەکو ئێستا پڕفرۆشترینە. قسەوبات لەسەر کتێبەکە و ناوەڕۆکی کتێبەکەکەم بە میوانداری زۆر بەڕێز وەرگەری کتێبەکە کە محەممەد ئەزەدینە و ئێستا لە ستودیۆ کورسان مەگەزین لەلای من میوانە. کاک محەممەد زۆر بەخێر بێ سلااو لەبێ. زۆر سپاس. ئێوارت باش بێ. ئێوارە ئێوەش باش. بۆ بیرەوەریەکانم کە لە نووسینی نووسەر موسا ئەنتەرە ئەبێت ببێ بە زمانی کوردی، ئەبێت یعنی بوونی هەبێ لە نێو کتێبخانەی کوردیە. تەوان بیرەوەری بە تایبەت بیرەوەری کەسانی ناوداری کورد لە هەر چوار پارچەی کوردستان زۆر زەڕورە. ئەوانەی کەوا بە زمانی کوردی نەنووسراون، ئەوانی بە زمانی عەرەبی نووسراون یان بە زمانی تورکی یان بە فارسی بکرێتە کوردی. تایبەت ئەوانەی کەوا سەردەمێک لە سووریا، لە تورکیا، لە ئێران، لە عێراق زۆر شتی جیاوازیان بینیوە و یادگاری و بیرەوەریەکانیان دەبێتە وانەیەک بۆ ئێمە. کتێبی بیرەوەریەکانی موسا ئەنتەر کە دەستگای فام چاپ و بڵاوی کردوتەوە، ئیسماعیل بێشکچی و سینەم خانزەرلادت عالی بەدرخان پێشەکیان بۆ وەرگێڕانە کوردیەکەی نووسیوە. یەکەم کتێبی وەرگێڕانی منە. حەزم کرد بە کتێبێکی ئاوا دانسقا یەکەم کاری خۆم دەست پێ بکەم. نزیکەی ساڵێکە خەریکی مە. خۆشبەختانە دوێنێ لە پێشانگای کتێبی فیستیڤالی گەلاوێژ بە خوێنەران شاد بوو. کتێبەکە خۆم باسی نەکەم چونکە کەس بە دۆی خۆی ناڵێت ترشە، بەڵام دڵنیام جەنابیشت بیخوێنیەوە هەر پێی ناڵی ترشە. باشە کەواتە کاک محەممەد چی وای کرد ئەم کتێبە وەرگێرتە سەر زمانی کوردی؟ بۆ نمونە ئەوەی کە ئەزانین بیرەوەری کەسایەتێکی دیار بێگومان چەندین کەسایەتی تر بە دوای خۆیان ئەهێنێت و نووسینی بیرەوەریەک لەلایەن کەسێک خۆیەوە زۆر ڕازگویانەترە وەک لەوەی کە کەسێک ژیانی بۆ بنووسێتەوە یاخود لە ڕێی ڕۆمانێکەوە ئێمە باس لە کەسایەتێک و خەیاڵ باسیکەینەوە. ئەو کەسایەتیانی کە لەنێو ئەم کتێبەیە بوونیان هەیە کێن؟ تاوانە ئەم پەرتووکە ئەگە بە کورتی چیرۆکی چۆنیەتی وەرگێڕانەکەی باسکەمەوە دواتر دێمە سەر وەڵامی پرسیارەکەت. من یەک پاراگرافم لەسەر ناوەڕۆکی ئەو کتێبە لە شوێنێک بەرچاوکرد نزیکەی 3 ساڵ پێش ئێستا. دواتر بە دوای کتێبەکە داچووم. 4 جار چاپ کراوەتەوە لە تورکیەوە. کتێبەکە ساڵی 1990 بەر لە شەیدکردنی موسا ئەنتەر نووسراوە. کتێبەکەم وەرگرت خوێنمەوە، گوتم ئەوە دەبێ بکرێتە کوردی. دەستم پێ کرد لەگەڵ ماڵباتی موسا ئەنتەر و ئەو شانخانێکە لە تورکیا چاپی کردیە کەوتمە کۆنتاکت، ڕێککەوتنێکمان کرد بە فەرمی. مۆڵەتی وەرگێڕانیان بە فەرمی تەنیا دامن، دەستم بە وەرگێڕانی کرد. ئەم پەرتووکە ئەوەی لە بەردەستانە کۆمەڵێک بیرەوەری موسا ئەنتەر یان ئاپێ موسایە کە لە باکوو زیاتر ئاوا دەنووسرێ، لەگەڵ شێخ سەعیدی کوردی، لەگەڵ یاشار کەمالی نووسەر، لەگەڵ عەزیز نەسین، لەگەڵ یڵماز گۆنای، لەگەڵ چەندان ناوی دیاری باکووری کوردستان و تورکیا کە بە ئێمە ئاشنان. ئەو محادەسەی لەگەڵیان هەبووە لە 50 ساڵی سەدەی ڕابردوو. ئەم پەرتووکە بۆیە زەڕورە بخوێندرێتەوە چونکە مێژووی 50 ساڵی سەدەی ڕابردووی باکووری کوردستان و تورکیامان بۆ ڕۆشن دەکاتەوە. کۆتەجگەل لە بیرەوەریەکانی موسا ئەنتەر بێگومان ئاشنابین بە بەشێک لە نەشاراوەکانی ژیانی بەشێک لە کەسایەتێک دیارەکانی باکووری بەدڵنیاییەوە. باشە پێم خۆشە باسێک لە بابەتی وەرگێڕان لەگەڵ بەڕێستا بکەم. وشە سازی تا چەند گرنگە؟ بۆ نمونە ئەو زمانەی کە ڕۆمانێک یاخود نووسراوێک یاخود هەر بابەتێکتری و پێ وەرەگەڕێتە سەر زمانی دایک ئەبێ چۆن بێ؟ یەکەم شت من حەق بە خۆم نادەم کە وەکو کەسێکی پسپۆر لە وەرگێران باسی وەرگێران بکەم، بەڵام بە چەند نمونەیەک دەمەوێت وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە چونکە ئەمە یەکەم کاری منە. دەبێ ڕخنەگرانی ئەدەبی بیخوێننەوە بەڕاستی ئەوان قەرار لەسەر چۆنیەتی وەرگێرانەکەی بدەن. وەرگێران بەلای منەوە زۆر زەڕورە سەرەتا لە زمانی یەکەمەوە وەربگێردرێت، نەک ئەو کتێبە وەرگێردرابێتە سەر زمانی عەرەبی یان فارسی یان ئینگلیزی من بچم لە زمانی دووەم و سێەمەوە وەری بگێڕم، چونکە
ڕستە لە تەرجمەدا مانای دەگۆڕێ بە پێی کولتور گۆڕانی بەسەردادی. یەک نمونەی سادەتان دەمێ بۆ باسکەم. من خێزانەکەم لازە خەڵکی تورکیا لەسەر دەریای ڕەش لە نەتەوەی لاز هەندێکی زۆر باش بوو بێ بۆ وەرگێڕانی ئەو کتێبە. زۆر هاوکاری کردومە لێرەوە دەمێ سوپاسی بکەم. لە کاتی داخوازی باسی تەرجمەت بۆەکەم چوینە داخوازی لە ئیستانبول. زاوایەکەم تورکمانە گوتیان محەممەد نابێت تو تەرجمە بکەی لە داخوازی خۆت دەبی کاکاوژین تەرجەمەی بکە تم فەرمون. خاڵی خێزانەکەم قسەی دەکرد ڕستەکی باس کرد گوتی مەسەر بە تورکی دەڵێ هیچ بیر ئینسان دۆرتولک دیل ئەگەر ئەمە تەرجەمەی حرفی لە بۆ ئەو ڕستەی بکەین ینی هیچ ئینسانێک 4 لەسەر 4 نییە بەس ئەگەر تەرجەمەکی منطقی لە بۆ بکەین دەبی بڵێن کامل نییە کامل نییە هیچ ئینسانێک کامل نییە. جا کاکاوژین گوتی هیچ ئینسانێک 4 لەسەر 4 نییە. لە دڵی خۆم گوتم ئێستا بام دەڵێ محەممەد تووشی چت کردین ئەوانە چنە تەرجەمەش ئەوەیە تۆ بە کامیان تۆ بە 4 لەسەر 4ەکە خو بە کاملەکە بە کاملەکەم کتێبم تەرجەمە کردووە. لێرە ئێمە مەسەلەن موسا عنتەر لێرە باسی نوکتەچی کردووە باسی پەیوێکی کردووە باسی ڕستەیەکی کردووە. من هاتوومە لێرە لە باشووری کوردستان لە شێوەزاری سۆرانی بەرامبەر ئەوە چیمان هەیە دەبی ئەوە بەکاربێنم نەک تەرجەمەی حرفی بکەم. زۆر باشە کاتێکاک محەممەد هەندێک کاتەیە هەندێک نووسەر یاخڵێن هەندێک وەرگێر زمانێک یاخود هەندێک وشە بەکارێنێت کە بۆ بەشێک لە ئاستێکی خوێنەران گونجاوە و ئەوان لێ تێئەگەن. هەندێک لە وەرگێڕانی تر بە پێشەوانەوە بۆ نمونە ئەو وشانەی کە دایان ساڵە ئێمە بەرگوێمان نەکەوتون یاخود بڵێن ئەو وشانەی کە زیاتر لە نێو گوندەکانە بەکار هاتوون و ئێستا بڵێن گرنگە لەلایەن وەرگێڕانەوە لایەن نووسەران و جارێکی تر بە ئێمەی ئاشنا بکەنەوە بە ئێمە خوێنەری ئاشنا بکەنەوە. تۆ زیاتر لەگەڵ کامیانە زۆر وشەی جوانمان هەیە زمانێکی زۆر جوانمان هەیە دەبی خەمخۆری بین و بەکاری بینین بۆ ئەوی نەمرێ. لەم کتێبە لە بەشی یەکەمی مثلەن موسا عنتەر باسی بیرەوەریەکانی ژیانی منداڵی دەکات لە گوند. لەبەرەوەی من منداڵی شارم لە شار گەورە بوومە لە بەشی یەکەم زۆر زەحمەتیم بینی چونکە کۆمەڵێک وشەی گوند ئەوە بێریە ئەوە بەربێریە ئەوە نازانم چییە بەکار هاتووە کە بۆ منێک کە لە شار گەورە بوومە و کەم گوێم لێ بووە زۆر زەحمەت بووە. ئەمە دەبێت بەکاری بینی نابی هەر بەسەریدا تێپەڕین نابی وەسفی بکەین دەبی ناوەکەی بدۆزینەوە. باشە اینجا ئەم ناوانە بەکارهێنانیان زەڕورە. تۆ لە ئێستاوە لە یەکەم دەستپێکی کاری خۆتەوە کارە لەسەر هیچ کام لە وشانە کرد بە دڵنیایی و ناڵێم لە بەشی یەکەم هەموو ئەو وشانە دانە زۆر جار ئاسی بوومە گەڕامەوەتە بۆ فەرهەنگەکان تەلەفۆنم کردووە لەگەڵ باوکم قسەم کردووە لەگەڵ کەسێک کە لە گوند دەژی قسەم کردووە ئەو وشە چیە ڕێک ویستومە وشە ڕاستەکە بدۆزمەوە اینجا داینێ چونکە ناکرێ لە تەرجمە زۆر جار وشە دێتە پێش دووسێ مانای هەیە یان مانایەکەی لە زمانێکە بۆی وەردەجێڕی جیاوازە دەبێ بگەڕێەوە بۆ سەرچاوەکان بە پێی ماناکەی کامەیان گونجاوترینە ئەو دابنی. زۆر باشە کاک محەممەد دوو کەسایەتی زۆر دیاری باکوور یانە بەرچاوی من لە پێشەکی کتێبەکەیویش ئیسماعیل بەشەکشی و سینەمخان جەلادەت بەدرخانە چۆن کۆنتاکت دروست کرد لەگەڵم دوو کەسایەتیە کە پێشەکی بۆ کتێبێکی لەو شێوەیە بنووسن؟ لە ڕاستیدا من بەر لەو کتێبەش کۆنتاکتم لەگەڵ مامۆستای گەورە ئیسماعیل بێشکچی هەر هەبووە چەندین دیدار و چاوپێکەوتنم لەگەڵ ئەنجام داوە بۆ ئەو پەرتوکەش چکە موسا عنتەریش یەکێکە لە دۆستەکانی ئیسماعیل بێشکچی و بەیەکەوە ئینستیتوتی کوردیان لە ئیستانبول دامەزران داوای ئەوم لێ کرد کەوا پێشەچی بۆ پەرتوکەکەی موسا عنتەر بنووسێ. بەڕاستی موسا عنتەریش ناوێکە لە باکوور کە کەس ڕەتی ناکاتەوە هەموو ڕێزی لێ دەگرن. خۆشحاڵی خۆی دەربڕی پێشەکی بۆ نووسیم دواتر لەگەڵ پرنسێسی کوردان سینەمخان جەلادەت عالی بەدرخان پەیوەندیم دروست کرد. دۆستایەتیمان هەبوو بەس کەم بوو بەڵام دوای ئەو پەرتوکە هەم دۆستایەتیەکەمان زیاتر بوو هەمیش سەردانمان زیاتر بوو ئەویش بە خۆشحاڵیەوە بەو تەمەنە زۆرەیەوە ڕەتی نەکردەوە چونکە ئەویش بیرەوەری زۆری لەگەڵ ئاپێ موسا هەیە
ئیتر ئەمە وای کردکەوە ئەم دوو ناوە گەورە پەرتوکەکەی ئاپێ موسا جوانتر بکەن لە سۆرانی. بێگومان دەستەکانە خۆش بە کاک محەممەد ئەمە یەکەم بڵاوکراوی تۆیە بڵاوکراوی ئایندە چی ئەبێت پرۆژێکی تر هەیە یاخود ئەم جارە بۆ ڕۆمانە بێت بۆ چی تر دوو بڵاوکراوی دیکەم لە بەردەستە ناموێ ناویان بێنم بەڵام پێت دەڵێم چییە یەکێکیان نامەیەکە نووسەرێکی گەورەی کوردی باکوور بۆ کەسایەتێکی گەورەی دەوڵەتی تورکیای ناردووە کاتی خۆی ئەوەی دیکەشیان چاوپێناوەکانیان ناڵێ جارە ناوەکانیان نامەوێ بڵێم ئینشاءڵڵا کە چاپ بوو دیسان لێرە دێن باسی ئەو کتابانەش دەکەین چونکە هێشتان بەتاوەت یەک لای نەبووتە بۆیە نامێ ناوەکانیان بڵێم لەسرم ببێتەوە ئەوەی دیکەشیان چاوپێکەوتنی یەکێک لە سەرکردەکانی کووردا ساڵی هەفتاکان ئەنجام درراوە ڕۆژنامە نووسێکی تورک کردوێتی ئەویش کۆمەڵێک شتی مێژووی گرنگی تێدایە دوای ئەو نووسین ئەم وەرگێران ئینشاڵڵا لە پلانماندا هەیە بزانین چۆن دەبێت بە پێی کات و دەرفەت دەستەکانە خۆش بێت وەکو دوا پرسیارم بۆ بەڕێزە گرنگە وەکو بەرهەمی نووسەران وەکو قەڵەمی نووسەران شان بەشانی ئەوان بەرهەمە وەرگێڕاوەکانیش لە نێو کتێبخانەی کوردیا زۆر بن بۆەوەی ئاشنابین بە تەواوی کللتور و فەرهەنگی نەتەوەکانی دراوسێمان و هی جیهان من لەو باوەڕەدام کە زۆر کتێبی چاک هەیە لە هەموو زمانەکان بە تایبەتی من باسی زمانی تورکی دەکەم کە لەو زمانەوە وەردەگێڕم هێشتا نەکراونەتە سۆرانی بە دڵنیاییەوە دەبی کتێبخانەی کوردی ئەو کتێبانەی تێدابی کتێبی ئاپێ موسا و چەندان کتێبی دیکەی ئاپێ موسا یەکێکن لەو کتێبانە چەندان کتێبی دیکە هەیە کە پێویستە وەرگەڕیانیان بۆ بکەین نابێ بەس بە دوای ڕۆمانەوە بین ڕاستە ڕۆمان خوێنەرێکی زۆری هەیە بەڵام ئەمانە بەشێکن لە مێژووی گەلەکەمان زۆر ڕاستە چکە بیرەوەریەکان زۆر زەڕورن چونکە حەقیقەتی تاریخێکمان بۆ ڕۆن دەکەنەوە بیرەوەریەکانی موسا عەنتەریش کە وەکو ئاماژەم پێکرد دەستگای فام بڵاوی کردوتەوە ئێستا لە هەموو کتێبخانەکانی باشووری کوردستان بەردەستە یەکێکە لەو پەرتوکانە هیوادارم ڕەخنەگرانی ئەدەبی و بە چاوێکی ڕەخنانە بیخوێننەوە و لەسەری بنووسێ بۆ ئەوەی ئەگەر هەڵەیەکی تێدا بێ کە بە دڵنیاییەوە هیچ کارێک بێ هەڵە نابێ بۆمانی وازح بکەم بۆ ئەوەی ئێمەش بتوانین لە کارەکانی داهاتوو ئەو هەڵانە دووبارە نەکەیتەوە. کاک محەممەد عەزەدین وەرگێر زۆر خۆشحاڵ بووم کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوویت.